بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستان، ئێمە زۆرجار لە خلالی ئەم بەرنامەیە باسێکی هۆرمۆناتەکەین و باسێکی ئینزایمەکانەکەین. ئەڵێن ئەو ئۆرگانە یاخود ئەو ئەندامە ئەوەندە هۆرمۆن دەرەکا و هۆرمۆنەکانیش ئابۆ شێوەیە کارەکەن، یاخود ئەنزیمێکی ئاوا دەرەکا و ئیش لەسەر خواردن و پێکاتەکانی لاشە ئەکا و میتابۆلیزمی لاشە ئەگۆڕێ. با بزانین ئەم شتانی کە ئەیڵێین، ئەم ناوانەی کە ئەیبین چین بۆ خۆیان، ئەم یەکانە لە چی پێک هاتوون. هەروە شتێکی سادە و ساکارن لە بازاڕا دەسەکەون و ئەکەڕێن و ئەفرۆشرێن، یاخود هەر نەلاوەراشەیە هەر بۆ خۆی هەیە، یاخود لە بی ئەو لە هەوا و لە خۆراکەوە دەسەکەوێت، یاخود لاشە خۆی دروستێکە. ئەگەر لاشە خۆی دروستێکە بە چ ئاڵۆزیە دروستێکە، بە چ شێوەیە دروستێکە، شتێکی هەروە ساناییە یاخود پێویستی بە پرۆسەیەکی یەک لە دواییەکی ئاڵۆزی بەرنامە بۆ دیاڕێژراوی زۆر پرۆگرام هەیە کە تەنها و تەنها لاشە نەخێر و تەنها و تەنها ئەو ئەندامە ئەتوانێت بەو کارە هەستێ. فەرموو. ئەنزیم و هۆرمۆن لە چیە یەکەگرنەوە و لە چیشا جیاوازن؟ هەردووکیان پرۆتینن، هەردووکیشیان لە ئەماینۆ ئەسید پێک دێن. ئەنزیم هاوکاری لاشە ئەکات لە هەرسکردنی خواردن و تێکشکاندنی خواردنە ئاڵۆزەکان بۆ یەکەی بچووکتر و سادەتر بۆ ئەوەی کە لەژ بتوانێت ئیسفادەیان لێ بکات. هۆرمۆنیش پێکهاتەیەکی پرۆتینە کەوا لە لاشە ئەکات بە شێوەیەکی هارمۆنی، بە شێوەیەکی منسەجیم و جوان هەموو لاشە ئیدارە ئەکات و تەنسیق لە بینی بەشەکانی لاشەیە ئەکات و ئەمە مێسجی ناو لاشەیە. چۆن کەسێکە پۆستە چییە ئەچێ مێسیجە با بۆ کۆمەڵی خەڵک. هۆرمۆن وانە، هۆرمۆن ئەینێرێ بۆ هەمووی، ئەنووسێ سێن تو ئۆڵ، بەڵام کامەی ئیسفادەی لێ ئەکا ئەمەیان جێی پرسیارە. ئەو بەشانەی کە ئەم مێسیجی بۆ ئەنێرێ ئەو بەشانن کە خۆی ئەیەوێت، لەوێش ئیستیقبال هەیە، ناچێت لە سندوقی بەریدەکەیە بۆی دابنێ، نەخێر، دەست بە دەست ئەیداتێ ئەڵێ تۆ لەسەرەوە ئەمری پێکراوە ئەبێ ئەم فەرمانە جێبەجێ بکەیت، ئەویش ئەڵێ ئەسەمع وەتاعە بەسەر چاو جێبەجێیەکەیت. ئەم هۆرمۆنە کۆدی هەیە، نووسینی هەیە، ئایا جفرەیەکیان هەیە لە بینی یەکاتی ئەگەن ئەی بۆ ئێمە تێی ناگەین، بۆ ئێمە ئەمە نابینین، بۆ ئێمە هەستی پێ ناکەین، بۆ ئێمە لە ڕێی فەحس و مختەبەرەوە نەبێ، ڕێژی ئەمانشمان بۆ دیاری ناکرێ. چۆن ئێمە کیتمان هەیە لە دەرەوە لە مختەبەرە، ئەوانیش بۆ خۆیان کتی خۆیان و ڕیسەپشنی خۆیان و ئیستیقبالی خۆیان و نێرەر و وەرگری خۆیان هەیە. هۆرمۆنات خۆشەویستەکانم بەس ناوی هۆرمۆنە. من و تۆ هەروە بە سادەیی و بە ساکاری بیری لێ ئەەکەینەوە وڵا فڵان هۆرمۆن دەرەکا، وڵا تێزێش دەرەکا، وڵا تایرۆکسین دەرەکا، وڵا نەخێر. باوکی من ئەمانە تەنها ناون، ئەمانە ناوێکن خۆمان و باپیرانمان لێمان ناون بەبێ ئەوەی کە مەغزاکەیمان زانی بێ. هەتا ئێستش، هەتا قیامەتیش تۆ بە دوای ئەوەیە بێت سەڕی ئەم شتانە کەشفکە، بێ بزانێنی هێنی ئەمانە چین. ئەمانە چی پێکهاتوون؟ ئەمانە لە ئەمینۆ ئەسید، واتە یەکەی پێکهاتنی پرۆتین، ئەنزیم، هۆرمۆن بریتیە لە ئەمینۆ ئەسید. ئەمینۆ ئەسید چییە؟ ئەمینۆ ئەسید پێکهاتەیەکە لە 5 بەش پێکهاتووە. یەک بەشی ئەمینە، یەک بەشی کاربۆکسیلە، یەک بەشی هایدرۆجین ئایۆنە، یەک بەشی کاربۆنە کە لە سنتەرەکەیایە و هەموو بەشەکانی تری پێکەوە بەستێتەوە. بەشەکەی تری ئەوەیە کە ئەمینۆ ئەسیدەکان لێک جیا ئەکاتەوە. بۆ نمونە ئەڵێ ئەم مارکەی فڵانە، ئەمەیان مارکەی فڵانە، ئەمەیان مارکەی فڵانە. 20 دانە مارکەمان هەیە لە ناو لاشەیە، هەر یەکیان بە شێوەی جیا. ئەم مارکانە چۆن ئەتوانن وەکو شەبەکەیەک تێکەڵ بن، چۆن ئەتوانن یەک بگرن، چۆن ئەتوانن دەستگرن بە یەکە و پرۆتین دروستکەن، ئەمەش بۆ خۆی تەسەسولیان هەیە. هەروە بە عەشوایی ڕیز نەبوون، پێکاتەیەکی ئاواورد هەر بۆ خۆی بە تەنیا ئەمینۆ ئەسیدی هیچی پێ ناکرێ، بە دوانیشەوەی چی پێ ناکرێ، بە سیانیشی چی پێ ناکرێ، ئەبێ زۆر بن بۆ ئەوەی کە بتوانن هۆرمۆنات پێک بێنن. هۆرمۆنمان هەیە خۆشەویستەکانم، ژمارەکەی بەس ژماری ئەمینۆ ئەسیدەکان کە ڕیز بوون 1 2 3 20 دانەمان هەیە، ئەبێ ئەمانە لەسەر ڕقەم ڕیز بن، هەر یەکەم ناوی تایبەتی خۆی هەیە. بۆ نمونە تایرۆسین لەگەڵ ئارجنین، ئەمانە
بە بۆندێکە گرن نابێ ڕقم یەک لەگەڵ ڕقم دوات تێکەڵ بێ لا ئیلاهە ئیلا الله نابێ پاش و پێشکە ئەو هۆرمۆنەی کە دروستە بێ بۆ نمونە هۆرمۆنێکی بەسێتی وەکو گەشەی لاشی خۆمان کە ماڵی مناڵەکەمان گەشەی دواکەوتووە و بڕۆ و شەریکە بێنە و پارەی پێ بە و ئەم پارێ سەرفکە و ئەو هەموو معمەل و ئەو هەموو عەقڵە گەورەی لە پشتەوەن هەتا وەکو هۆرمۆنێکی گەشەی بەرهەمەهێنن دواتیش ئەیەن بە مناڵەکەی من و تۆ ئەڵێن وەڵڵاهی دکتۆر جان دەرەقەتی ناین مانگی چەند جار ئەم هۆرمۆنە بە ئەم مناڵا کڕین و ئیفلاسی پێکردین شەریکەکەش ئەڵێ کاکە من ئەزانی بە چ جوهدێک ئەمە بەرهەمەهێنم ئەزانی من چەند کارمەندم هەیە ئەزانن چەند زەری بە ئەدەم ئەزانن چەند بینام دروست کردووە ئەزانن بەس پاری داڕوخانی بیناکانم پاری قازانجەکەی تۆ دەرناکاتەوە ئەمە هەمووی لە چی دروست بووە هۆرمۆنێکی گەشە 190 دانە ئەمینۆ ئەسیدی بە دوای ڕیزە واتە ڕقم یەک دامانە ئەنجا بێ ڕقم دەی بە دوایە بێ ڕقم دا جا بێ ڕقم حەوت بێ ئەبێ ڕقم حەوت جا سێ جا دوو جا پێنج دە دووبارە بێتەوە هەشت دە ئاوا ئەبێ 190 دانە ڕقم ڕێخیت باسی چیەکەی باسی لەخۆبوون و سوسفە و قسە مناڵانە با لە مێشکی خۆمانە دەرکەین هەر عەیبە عەیب مناڵێ بیکە ئەکرێ بەس کەسێ عەقڵێکی گەورەی لەسەرا بێ بیر لەمە بکاتەوە بڵێت من ئەتوانم دە ڕقم بە دوای یەکا بێنم سەر دەستەکەم بەناو تورەکەیەکا و ڕقم یەکێنم ڕقم یەک بۆ خۆی هەیە لەم ئەمینۆ ئەسیدانە دروست بوون ڕقم دووش بۆ خۆی هەیە ڕقم سێش بۆ خۆی هەیە بڵێ سەم دەستەکەم بە تورەکەکەیە ڕقم یەک یەکسەر هەر ئاوە دەست بیاکە ڕقم یەک دەرێنم بەسەر چاو دەستە خۆش بێ احتیمالی چەنە یەک ڕقم یەک بێ بەدەستەوە احتیمالی یەک لە دەیە دەستە خۆش بێ ڕقم یەک دانێ باشە ئەی دوایی ڕقم یەک بخەرەوە ناو تورەکەکە دوایی دەستی پیا بکە احتیمالی چەنە ڕقم دوو بێ بەدەستەوە ئەویش یەک لە دا یعنی یەک لەسەر سەد یعنی 100 جار دەستکە بە تورەکەکەیە یەک جار بۆ ڕێ ئەکەوێت ڕقم یەک بەدەستەوە بێ دواتر ڕقم دوو بەدەستەوە بێ ئەی ئەگەر بمانوێ ئەم جار ڕقم سێ دەربێنی ئەم جارە بێ بە یەک لەسەر هەزار چکە بێ ڕقم یەک بەدەستەوە بێ یەکەم جار ڕقم دوو بەدەستەوە بێ دووەم جار ڕقم سێ بەبێ غەڵەت بەبێ ئەویچی بینکەوێت پرۆتین و هۆرمۆن و ئەنزیم ئاوا دروستە بن باوکی من ئەزانن پێویستێ بچەنە بۆ ئەوەی کە ڕقم یەک بسم الله ڕقم دوو ڕقم سێ بە دوای یەکا بێن بەبێ غەڵەت احتیمالی چەند جار خوا زەحمەتە بە کامرانە بگژێنەوە چکە زان بۆ پێویستمان بە پاتریەکی زۆر و پێویستمان بە شەحنێکی زۆر و پێویستمان بە خەڵکێکی زۆرە بەس بۆ ئەوی خەڵکەکەمان جەنابتان سەرتان زۆر نەیەشێ ئێستا ئێمە تاقیکردنەوەکەی لە پشتی ئێوە ئەزان باوکی من پێویستمان بە چەند جارە محاولە بۆی کە ڕقم یەک تا ڕقم دە بە دوای یەکا بۆمان دەرچێزان پێویستمان بە 10,000 ملیۆن هەوڵدانە ئەزان باسی یەکەین باسی دە ڕقمی سادەکەین کە لە ژیانی خۆمانە پێی ئاشناین 10,000 ملیۆن جار یعنی یەک دانێ و 10 سفری خەرە بەردەم ئەبێ ئەو نە محاولە بکەین هەتا بە تەسەلسول ڕقم یەک و ڕقم دوو وەکو یانسی بۆ دەرچێ بە دوای یەکا بەبێ هەڵەت یەک دانە لەو ئەمینۆ ئەسیدانە غەڵەت بوو هەموو ئیشەکە و لێ تێکات ئەزانم کچی وایە بەڕێزەکانم وەکو ئەو حرفانە وایە کە نەناو زمانی خۆمانە بەکاری هێنین گریمان زمانی کوردی خۆمان زمانی شیرینی کوردی خۆمان 20 حرفی هەیە بۆ ئەوەی کە کەلیمە دروستکەی بۆ ئەوەی کە یەک وشە دروستکەی پێویستت بەوەیە حرفەکان لێک بیت حرفەکانی لێک نا وشە دروستە بێ وشەت لێ نا ڕستە دروستە بێ و ڕستەکانت لێک نا ئەنجا وتەیەک دروستە بێ احتیمالی چەنە کەسێکی بێ ئاگا لە زمانی کوردی کەسێکی نەزان کەسێکی نەشارەزا بێ بە کەیفی خۆی قسە بکا و حرفەکان وا ڕیسکا وشەی جوانی لێ دروستکە بەبێ ئەوەی کە هەڵە بکا لە ڕێزمانە ولا ئەخیرا نەتیجەیە کە باتێ بڵین لەم 10 دقەیە لەم 20 دقەیە کە کاک فڵانکە قسەی بۆ کردین واتایەکی بەخشی و قسەکانی هیچ کەسێکی عەقڵ ئەماڵێ ئەزانن چەند پرۆتین لەم 20 ئەمینۆ ئەسیدە دروستە بن 200,000 پرۆتینمان هەیە ناو لاشەیە هەر یەک دانە پرۆتین لە 40,000 دانە بەش پێکاتوە
ئەو 40,000 دانە بەشە یەک بۆندی غەڵەتی کرد، یەک ڕقەمی غەڵەتی کرد، یەک پاش و پێش ڕوویدا دیجیتاڵە و کۆدەکە ناکرێتەوە هەمووی فەوتە. 40,000 دانە بەش. هیچ کۆدێکتان بینیوە 40,000 ڕقەم بێ بە دوای یەکەم. پێویستت بمان بە 200,000 پرۆتینە لاو لاشەیە. ئەدی وەرە بزانم هۆرمۆنێکی گەشەم لە 190 دانە چۆن بۆ دروستەکەی؟ 20 ئەمینۆ ئەسیدێمێ فەرموو ئەوە دروستیکە، ئەوە عەرز، ئەوە گەس. حازر من کەرەسە خاوەکەشت بۆ پێکێنم، جەنابەت ئەزیەت کێشە، بەس بۆم ڕێخە، هیچی تر. شارەزانیت؟ بەسەر ئەو چاوانم بڕۆ لە بەریکە، ئەو 20 ئەمینۆ ئەسیدۆ لە بەرکە. باشە یەک هەفتەی تر وەرەوە بەس بۆم ڕێخە، بەس بۆم ڕێخە، هیچی تر نا. ئەمە ئەبێ ئیمتیحانی بۆردی لەسەر کرێ. ئەمە باوکی من هەروە لە عەشوائیەتەوە نهاتووە، هەروە لە فەراغەوە دروست نەبووە. چۆن ئەمە ئەتوانی ڕێخەیت؟ بەڕاستی ئەمە حکمەتێک و داناییەکی زۆرەوەیە کە لە نوتفەیەک لە یەک تونۆک ئاو هەموو ئەمانی دروست کرده بێ، هەمووشی بە یەک بخوا، هەم دروستکردنی و هەمیش جوابانەوەی. چونکە هۆرمۆنات هەروە بە ئاسانی دروست ناهن. بۆ معلوماتتان یەکەم جارە بێ خانە دروستیکە بەسەر چاو، دەستی خۆش بێ. دووەم ئەبێ خەزنیکە. سێم ئەبێ پاکجی کات و ڕلیزی کات و ئیستیرادی کا بۆ دەرەوە. چوارم ئەبێ کارێرێک هەڵی گرێ، بیا بەسەر شانی خۆیان بینێرێ بۆ ئەو ئەندامانێکی ئیسفادەی لێکن. پێنجەم ئەبێ ستیمولیشنی شوێنەکە بکە. خەڵی شەشەم بریتیە لە دیجەنەڕیشن، واتە پوکانەوە و نەمانی هۆرمۆنەکە. بەس ئایا نامێنێ؟ نەخێت. ئەو هۆرمۆنی کە دروست بوو پێشتر نامێنێ، ساکەنە هۆرمۆنی تر شوێنی گرتوتەوە، ئەوەی پیر بۆ ئەڕوا نەوە تازەکەیەتە شوێنەکەی. بە 6 دانە قۆناغەمە تێپەڕێ. بۆچی؟ بۆ یەک هۆرمۆن. بەچی؟ بۆ یەک ئەنزیم. یەک خانە ئیشی ئەمە ئەکا کە بە هەموو کارگەکانی سەرزەوی ناکرێ. پرسیارە لە خۆ کردووە، قەت لە خۆ پرسیوە کە خوای گەورە فەرمێ ئەفەلا توبصیرون، یعنی چی؟ ئایا نایبینن؟ ئاخۆ نایبینن؟ ئایا بەبیرمان هاتوو ئاوا جارێک کە و کوژی بۆ ئەم بابەتە دانیشی پێشەوەی دنیامان لە دەست چێت و ئەم دنیاە بەجێ بێڵین بزانین ئەمانە لە چۆ بۆچی هاتوون؟ قەت بیرمان لەوە کردەوە خۆشەویستەکانم. یەک هۆرمۆنی تایرۆکسین کە پێوتێت TSH، 2 لیمپی هەیە. لیمپێکی 92 دانە ئەمینۆ ئەسیدی ئاو بە دوای یەکە بە تەسەسوڕ ڕیز کردووە، دانەیەکیان 113 ڕیز کردووە، بە هەردووکیان 205 دانەی ڕیز کردووە. هیچ شتێک تامی ئەو نایە، هیچ شتێکیش ناتوانێت ئیشی ئەم بکات. 205 دانە ئەمینۆ ئەسید لە دوو لاینی جیاوە، هەردووکیان یەک پێگرێ، یەک TSH دەهاتێ، بۆی کە بتوانێت چالاکی غودەکانت ڕاگرێ. لە ڕۆژێکە ملیۆنەهای ئاوا دەرەچێ و ئیفرازێ بێت ناوخودەوە. ئەمە یەکێکە لە سەدەها هۆرمۆن و پرۆتینی لاشە کە لاشە ڕۆژانە دەرێکا و تەنزیمی شێکات و وەری شێگرێت و فیدباکی ژوەرەگرێت و ئەشینێرێت و من و تۆ لە خەوی غەفڵەتە هیچ مێشێ میوانمان نییە. ئەمەیە کە بەڕێزەکانەمانەوێت لەمە تێ بگەین. ئەمە بەسیترین شتە کە هۆرمۆنە. ئەنزیممان هەیە وەکو ئەنزیمی لایپەیز، بەس لایپەیز کە پەنکریاس و کە لیکەڕژێنەکان دەرێکن کە تۆ هەروازانی بەز ئاویتیایە، 450 دانە ئەمینۆ ئەسیدی بە دوای یەکا ڕیز کردووە. سیرەمی ئەمایلەیز 496 دانی بە دوای یەکا ڕیز کردووە، نەک 496. لە شەشەکە یەک دانە غەڵەت کە ئەو ئەنزیمە دروست نابێت. واتە ئیشی تێکشکاندنی شەکر لە مادەی نیشاستەوە بۆ نابێ بە گلوکۆز، قەتیش دەسەر ناکەوێت، قەتیش تاقە و نابێ، وەکۆی کڵۆک شەکر خواردە بێ بە ساقی داد نابێتەوە. باوکو گیان ئەمانە چێ ڕێکێخە؟ ئەمانە چێ دروستیەکە؟ ئەمانە چێ بە دوای یەکە؟ ئەم تەسەلسولە دیجیتاڵە جارێ ئێمە هیچمان لەبارەی ئەمە نەزانیوە. هەتا ئیستاکێنە ئەمینۆ ئەسیدەکانی لاشەشمان کە کەرەسەی خاوی پێکەنانی ئەمەن دوو جۆرن، یەکێکیان لە ڕووەک و لە حەیوانات و لە خواردنەوە وەرێگرین، یەکێکیشمان لاشەی خۆمان دروستیەکە. ئەی معمەلەکان هیچ، ئەی دەرەوە هیچ، ئەی لە بازار کڕین و فرۆشتن هیچ، ئەی ئەگەر نەما
ئەی ئەگەر یەک دانی لەم 20 نەقص بوو تەواو باران نەباری چێکی بەڵام بۆ کەم ناکەن بۆ هەمووی متەوەفرە بۆ کەرەسی خاوە بۆ هەموو لاشە تەنسیقەکە بۆی کە ئایا ئەم هۆرمۆنە ئەقڵی هەیە چاوی هەیە گوێی هەیە بەو تاریکایی لاشەیە ئەڕوازانێ بۆ شۆچێ ئەزانێت چیەکە زانێت چ پەیامێکی پێسپێراوە ئیشی خۆیە کات سوڕی خۆی تەواوەکە پێوتێ هاف لایف نیوەی ژیانەکەی تەواو بۆ بێ بە نیوە نیوەکەی تری تەواو بوو ئەوێ بە ڕوبعێ نیوەکەی تری تەواو بوو وتەورداشت ئەسڕێتەوە و هیتریەتە شوێنێکی بەبێ ئەوەی کە پێوەی دیار بێ بە لاشەیە بڵێن ئەم هۆرمۆنە لە سنوورەکە بەرزووکە نزمی کردووە مختبەرەکە لە ڕێنجێکی ڕفرێنسا بۆتە خوێنێتەوە ئەڵێ ماشەڵڵا و لێبێ فاسەکان زۆر جوان کاوتیژان تواسێ فاس عام کردە بزان عیبی نییە الحەمدولله عیبی نییە دائما ئەگەوتیان فاسەکان عیبی نییە سەرێکی سوزە بەرە سەرزەوی وما عملته ئەیدیهم ئەفەلا یەشکورون بەدەستی خۆتان ئەمەتان نەکردووە دەسوپاسێکی خوای لەسەرکەن پێشینەکانی ئێمە ئەیان فەرموو خوایە نەمان مرێنی هەتا ئەوکو خۆتمان پێ ئەناسێنی بەڕاستی زۆر جار کە ئەمەیە خوا بناسم ئەچم بۆ قورئانە خوێنمەوە و وەکو پێویستی لێی تێناگەم و گەوهەرەکانی نادۆزمەوە ئەچم سەیری توێکاری لاشەی ئینسان و وردەکاری فەسلەجەی ئەم بەشەرەکەم اینجا هەستەکەم خوای گەورە چۆن زەڕە بە زەڕەی ئەم لاشەیەی بە وردەکاری و بە پرۆگرام داناوە حرف حرفی قورئانیش ئابە و شێوە ورد و جوانە داڕێژراوە بۆیە تێگەم هەر خالقی ئەم ئینسانەیە کە ئەم قورئانی ناردووە و ئەگەر پێکەوە سەیری هەردوو کەونەکە و هەردوو پەرتووکەکە نەکەی سەر لێ ئەشێوێ بۆیە فەرمێت الرحمن واتە خوایەکی بەخشندە بە دنیای مسلمان و بێباوەڕیش خلق الإنسان علم القرآن ئەو خوایی کە ئینسانی دروست کردووە و فێری قورئانیشی کردووە واتە هەر کاتێک خەڵقی ئینسان هەبوو ئەگەر عیلمەکەی لەگەڵانە بێت ئینسانێکی ناتەواوە ئینسانێکە بەڵێ خۆی دۆزیوەتەوە وەکو فەسلەجە وەکو توێکاری بەڵام هێشتا وەکو پەیام ئەو ئەرکەی پێی سپێراوە لەسەر زەویە چی هێشتانی دۆزیوەتەوە بۆیە ئەکرێ ئەم دوو ئایەتە ئابۆ شێوەیە نەخوێنرێتەوە چونکە پەیامەکە لە خەڵقەکە مهمترە بڵین الرحمن علم القرآن خلق الإنسان واتە پێش دروستکردنی ئینسانەکە قورئانەکەی بۆ ئامادە کردووە و قورئانەکەی بۆ ناردووە واتە ئینسان بە بێپەیام خەڵقەکەشی مەبەستێک و گۆڵێک لە پشتێکەوە نامێنێ کە پێی بووتێ ئینسان. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.